زانی مەدووبەرە سڵاوتان لێبێت کاتێک نیشتیمان برینێکی هەیە نابێت هونەرمەندی ڕاستەقینە تەنیا بینەر بێت بەڵکو وەبێت بەرهەمی هەبێت و لەگەڵ خەم و لەگەڵ ئازار و برینی نەتەوەکەیە بێت هونەرمەندێک میوانمە کە ئەو بە هونەرەکەی بە بەرهەمەکانی بۆی سلماندوین کە هونەر تەنیا بۆ کاتە خۆشەکان نییە بەڵکو ئەکرێت لە کاتە سەختەکانیشە هونەرمەندان بەرهەمی تایبەتیان بە نەتەوەکان هەبێت ئەو هونەرمەند حەمید عوسمانە کە چەندین بەرهەمی تایبەت بە خاک و نیشتیمان و کوردستان و پێشمەرگەی تۆمار کردو و لە سەرجەم ساتەکانە لەگەڵ دەنگی نەتەوەکەیە بۆ لە کۆتا بەرهەمیشیدا کە لە ڕۆژی ئاڵایە بڵاوی کردەوە بەرهەمێک بوو بە ناونیشانی لێرە ناڕۆین کاک حەمید سڵاو دەبێت ئەم کاتۆ باش بەخێر بیتەوە هەم بۆ سلێمانی و زۆر سپاس بۆ کورسات دەستی تۆ خۆش بێ زۆر سپاس لێرە و سڵاو ڕێزمەی بۆ هەموو بینەرە جوانەکانی کورسات سڵاومەیە بۆ هەر چوار پارچەی کوردستان کورد لە هەر جێک بێ لێرە و ڕێز و خۆشەویستیم بۆیانێ و سڵاو لە ڕۆژاوە سڵاو لە شەروانان سڵاو لە پێشمەرگە عەزیزەکانمان سڵاو جەنابیشتان دووبارە بەخێر قوربانم زۆر سپاس تەنسیقیش نێجلەکانمان بڕۆڵای هیچ تەنسیقمان نەکردووە بەڵام سوودفەکە هاتە ناو دەستگای میدیای کورساتەوە کە وەڵڵاهی بە سوودفە بوو یەکمان بینی ئەو تەنسیقمان کردەوە بەڕاستی پێم سەیر بوو مەشوف شتێکی تر لە بەرکە بەشم خۆی لەگۆڕی بێ سپاس پەیامی هونەرمەند حەمید عوسمان بۆ ڕۆژاوای کوردستان وەڵا پەیامەکانمان کاڵم پەیامەکانمان مەبەستم ئەوەیە ئیشەکە ئێمە ئیشێک نییە هەموو تاکێکی کۆمەلگا ڕەنگە چەند ئیشێکی هەبێ بە پێی ئیشەکەی خۆی چەند واجبێکی هەبێت ئێمە چەند واجبێکمان لەسەر شانە بەڕاستیک و هونەرمەند ئەبێ پەیامەکانمان لەگەڵ خەمی میلەتەکەمانە بێ و لەگەڵ کوردستانەکانە لەگەڵ هەموو کوردستانە بێ بەڕاستی ئەبێ حوزورمان هەبێت لە شوێنانی کە پێویستە و دواتری هەبێ هەموو ئەو شتانە لەبەر چاو بگرین کە هەیە ئەبێ و زروفە بخوێنینەوانێکە میلەتەکەمان لە چه زروفێکە و لە چه کاتێکی هەستیارین بەڕاستی من زۆر سوپاسی خەڵکی کوردستانەکەم و سوپاسی هونەرمەندانەکەم سوپاسی هەموو ئەو ڕۆشنبیراناکەم هەموو میدیا جواناناکەم کە توانیان ئەو دەنگە قووەتە گەورەیە کوردستان بگەێنن بە جیان زۆرم پێخۆش بوو هیوادارم کوردستان هەر ئاوادان بێ دەستە خۆش بێت سوپاس تایبەت بەم دۆخەی کوردستان چ بەرهەمێکمان پێشکەشەکەیت و ناکرێت حەمید عوسمان بێتە کورسات مەگەزین و بێ بەرهەم سوپاس دەکەم مەمنونم وەڵاهی ئەوەی لێرە جێی باسە حەزەکی گۆرانێکی هونەرمەندی گەورە هونەرمەندی کۆچکرد و کاک حەمەزا کۆپلێکیتان پێشکەشەکەم و بە تایبەتی پێشکەشەکەم بە ژانی پاکی ئەو شەهیدە مەزنەی کە ئەمڕۆ هێناوێنەوە لە شاری کەرکووکی ئازی بە خاکی ئاسپارت شەهید ئەحمەد ئەوە لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆ خانەوادەکەی هەیە ئەوە لە ئێمەش ڕۆیشتووە هەری ئەوان نییە بێگومان ڕۆحی پاکی شاد و ئارام بێت حەزم کردم کۆپلەی پێشکەشکەم بە هەموو شەیدانی کوردستان بەدەستخۆشی برا دوور و خزم دوور و کەسەمە دوور بەناو بە دڵێ تەمەنەم بە بەرە و ژوور بەڵا ڕوونا بەرە و سێدارە چوونا خانەی خوێنم لە پێگرێ ئاڵای سوور خانەی خوێنم لە پێدەگرێ ئاڵای سوور زۆر سوپاس هەر بژیت و دەنگت نەرزێ حەزمە کرد درێژتر بووایە و حەزمە کرد بەردەوام بوویتایە و بەس دەستێ خۆش بێت سپاس دەکەم زۆر تایبەت بوو تۆ لە دەرەوە بوویت بەڵام بەشدار بوویت لە خۆپیشاندانەکانی ڕەوەندی کوردی لە وڵاتانی دەرەوە بە تایبەت وڵاتی سوید وێنەکانی تۆمەبینی کە خۆپیشاندانەکرا تایبەت بە بەرخودانی ڕۆژاوای کوردستان و پشتگیری خوشکان و برایانمان لە ڕۆژاوای کوردستان هەستە چی بوو کە بەشدار بوویت لەگەڵ کوردانە بە تایبەت لە وڵاتێکی ئەوروپیا وەڵاهی وەکو پێشتر ئاماژەم پێکرد ینی ئەوە هەڵوێستی نەتەوەییە بەڕاستیەوە ئیلاقی بە ئەوە نیە مەسەنە بۆ خۆ دەرخستن یاخود بۆ باش شێوێکی تر لە شێوەکان کە هەندێک کەس مەسەوا بیرەکەنەوە کە مەسەنە هونەرمەندێکا چێتە جێگەیەکیان هەر کەسێک لەو کەسانە مەسلحەتێ چووێ بە شێوەیەک چووێ من بەڕاستی خۆم بەدڵ چوومەتە شوێنە و واجبیش بە واجبم زانیەوە بەڕاستی کە چوومەتاوێ زۆر پێ خۆش بووکە و کوردانە ببینی لەوێ هەمومان بە یەک دەنگ و بە ئاڵا و بە شێوێکی بەڕاستی ینی 4-5 ساعتۆ لەبەر بەفرابیت چکە وڵاتێکی ساردە بە تەبیعی ینی ئەو خوشک و برایانەمان لەسەر ئەو جادانە ئەو
ڕێدورە مابڕی نزیکی 3-4 ساعت بە پێ ڕۆشتین و زۆر بەلاشمەوە ینی باوەڕکە هەستم بە سەرمان ناکرد ینی هیچ شتێک بشکی لەنەوە بەلامەوە بەس گرنگ پەیامەکە بگەشتەوە زۆریشم پێخۆش بووم و کوردەکان لێ ینی بەشدار زۆر خەڵک هەڵتوەستی جوانی بۆ بەڕاستی کوردەکان لێ لە تارەوەگا تازە گەڕاویتەوە بزانام دوێنێ فریای ڕێپیاوانەکەی شاری سلێمانی نەکەوتی هەرچەنە بە تەلەفۆنمان کرد ڕاستەفەرمووی زۆر حەزە کرد وەڵا بێگومان فریان نەکەوتم بەچکۆم بەرەبەیان گەشتمەوە بەڕاستی ئیتر خۆش دەزانی مەوزوعی سەفەر و شتانە تۆزێکی زەعازە ینی ناوفڕۆکە و شتانە بەڵێکی زۆر جیاواز و زۆر تایبەت دڵنیا وێنەکانیشت بینیم زۆر دڵخۆش بووم بەڕاستی دوێنێ من متابعەمە کرد بەردەوام و سەشم لەگەڵ چەند هاوڕێکمان کرد لێوە بوون بە تەلەفۆن کامێرەشیان بۆ کردبوومەوە باسێک بکەین لە هەڵوێستی هونەرمەندان بە تایبەت لە دۆخێکی لەم جۆرەیە کە پارچێک لە پارچەکانی کوردستان برینێکی هەیە هونەرمەندان پێویستە هەڵوێستیان هەبێ ئەوەی کە لە تۆمان بینی ڕاگررتنی شەوە ئاهەنگەکانە بوو هەرچەنە لە دەروی وڵاتیش بی تۆشەوە ئاهەنگت هەیە بەردەوام هەموو شەوێک لە دەرەوە بیت یا لە ناوخۆی کوردستانە بیت بەڵام شەوە ئاهەنگەکانە ڕاگرت ئەگەر باسی کێم هەڵوێستم بۆ بکەیت تامان ئێمە دوای سەری ساڵ ئێمە بڵین ئەمە هاتە پێشەوە بەداخەوە من هەموو ئاهەنگەکانم لێوێش ڕاگرت چووکە لێوێش چەند ئاهەنگێکمە بوو هەم لە ئەڵمانیا هەم لە وڵاتی سوید هەموویمان ڕاگرت و وتمان نایکەین و بەچکە بەڕاستی زروفەکە واخوازێت و نەشمان کرد و ئەوە هەموو شتەکانیش ینی یەکسەر لابراوە ینی بە ڕێکلامەکانی شەو لابراوانە لەبەرەوەی ئێمەوەمان بە باشزانی کە ئەوەندەی خەریکی ئاهەنگ و شتانە بین زۆر ئینکەینەوانی تەرکیزمان بکەین لەسەر بزانین مەسیری کورد بەڕاستی چکە لە هەمووی گرنگترە بەڕاستی ئێدە دوایی هاتیشمەوە بۆ ئێرەوە هەر لێوێشەوە ینی کە قەرارما بێمەوە بۆ ئێرە ئاهەنگەکانمان هەمووی ڕاگرتووە و من تاکو ئەم دەقەیەش کە لەگەڵ بەڕێستاوەستاوم ئاهەنگم نەکردووە دەستە خۆش بێت سپاسەکەم بەرهەمی لێرە ناڕۆین کاتێک بڵاوت کردەوە کە لە کاتی ڕۆژی ئاڵای کوردستانە بوو بەرهەمی لێرە ناڕۆین لەگەڵ شاعیر هەڵۆی شەرک و بێکەسا بەرهەمێکی جوان بوو بڵاوت کردەوە و لێرە و کردمان بە هەواڵ هەواڵەکەشت بینی بینیم بەخۆم لێرە نەبوو بەس خۆت لێرە نەبوویت و لە کاتی هەواڵەکەشا باسمەوە کردووە کاتێک حەمید گەڕایەوە ڕاستەوخۆ یەتە کورسات و یەتە کورسات مەگەزین و باسی ئەم بەرهەماکەین باسی بەرهەمی لێرە ناڕۆین بکەین بەڵام ئەگەر بکرێت بەشێکمان بۆ بڵیتەوە ئێستا و دواتر بیبینین بێکەوە لێرە ناڕۆین یا ئەوەی ناڕۆین ئەوەی تریان کوردستان لێرە ناڕۆین دواتر ئەچینە لای بەرهەمەکەی تریان ئەگەر بکرێت وڵای ویستم شتێکی تر باشە عفومکە ئەو ئەم بەرهەمە باباسێکی لێرە ناڕۆین بکەین لێرە ناڕۆین ئەو بەرهەمە فکرەی من و کاک بڕیار فتاح و کاک هەڵۆ بوو باشە کاگەڵۆ جەنابیان فەرمویان وتیان بە ئەو ئیشە ئاوا بکەین و تێکەڵکێشێکی تیا بکەن هەر گۆرانەکە نەبێ با جیاوازتر بێت چووکە خۆ دەزانی من لە پێشترە چەند بەرهەمێکم هەبووە لەسەر کوردستان بۆ لەسەر پێشمەرگە ئەمەی کە ئێستا کردومە تقریبا ئەمە چوارم بەرهەمە ئەمەی کە لێرە ناڕۆین بوو بە چوارم بەرهەم بەرهەمی پێش ئەمە دوو بەرهەمم کردبوو بۆ پێشمەرگە بەرهەمی یەکەمیشم بۆ کوردستان بوو لەبەرەوە من بەواز بێزانم بەڕاستی سەنە گرنگە گۆرانی بۆ ڕۆمانسی بڵێ یاخو گۆرانێکی ڕۆمانتیک پێشکەشی هەوادارەکانە کە یا بۆ دایک یا بۆ باوکە و نیشتیمان زەڕورە با نابێت هەر لە کاتەکانە کە ئێمە بەڕاستی کورد کەوتە ئەو کێشانە و ئێمە ئینجا بیرمان کەوێت و بەرهەم تۆمارکەین من ئەوە شتێکی زۆر باشە ئەگەر مەسەلەن بکرێت لەو کاتەیە قوتێکە عەزەمەتێکی خۆی بۆ ئیشەکە بۆ ینی بەشدانەوەی دوژمنان بەڕاستی چکە دەنگەکە گەورە بێت هونەرمەندانە بێ بە حەماسە و ئیشەکان بکەن لەبەروی میلەتەکە هەستێت و مەسەلەن ئەوەی کە لێمان کراوە غەدری لێمان کراوە نێڵین بەسەرمانە تێپەڕ یاخود دیفاعی لە خۆمان بکەین بەڵام من دایما حەزم کردووە کە لە کاتە زۆر ئیسراحەتەکانی شاغ ئەو کاتی کە هیچ شتێک لەسەر کورد نەبووە ئیشەڵا ئەم شتانەژەمی کۆتایی پێێت و هیچ نامێنێ لەو کاتانە شار حەزم کرد و گۆرانی بکەم بۆ کوردستان هیچ مەوزوعێکیش نەبووە دایما من وابیرم کردەوە حەزیشەکەم هەروە بێت ینی بەرهەمەت تایبەت بوو بە ڕۆژی ئاڵای کوردستان بەڵام بەڵێ زۆر سەری ساڵەوە بەڵێ بۆ ترێنز بۆ ئەم دۆخەی یاسای بەڵێ ڕاستە بە خۆشحاڵیەوە کە من بۆ ئاڵای کوردستانم کرد بەڵام خۆزگە ئەوە نەبووە بۆی کە بەڕاستی ئەم بارودۆخەمان نەبینە بەداخەوە ئەتوانی کەمێکیمان پێشکەشکەیت وەڵاهی وەکوتم بەشم بە ئەوەی تریان پێشکەش ئێستا ئەم باشە کەواتە ئەوەی ترمان پێشکەشەکەی ئەوەی تر باشە ئەو کۆنەکە با بڵێ هیچ کێشەیەکمان باشە فەرشی سەوزی ڕەخراوی دەشتەکانت لە جوانیدا بێ هاوتایە جوانیەک
نیاشان با لە شانت لەسەر نەخشەی ئەم دنیاە ئەی کوردستان ئەی مایەی سەربەرزی ژینم ناسنامەی بوونم ئەوینم کوردستان ئەی نیشتیمانم ئەوەش بەرە بێک بووکە هەر بژیت و دەنگت نەڕزێت جا ئەگەر هاوکارانم هاوکارمان بنەوە بتوانن ڤیدۆکەیان ئامادە کردووە پێکەوە بینەری بین و پاشان بگەڕێنەوە فەرموو با پێکەوە بینەری خۆش بێ ئەوە هونەری هونەرمەندانمانەی تر دوژمن چۆن بتوانێت پێمان بوێرێت بێگومان ئێشەڵا پێمان ناوێرن و هەر سەرکەوتن بۆ کوردە و دڵنیاشم دەستە خۆش بێ ئەکرێت بڵین هونەر وەکو چەکێک دەتوانن هونەرمەندانمان بەکاری بێنن بەرامبەر دوژمنانمان بێگومان چونکە هەر ئەوەیە کابێتە چەکێکی قورس و دەنگی خەڵک بەرزە بێتەوە جاخۆوە لە کاتی خۆی کە پێشمەرگە خۆشەویستەکانمان لە شاخ بوو ئەی هەموو دەنگە شیرینانە بوو ئەو هەموو شەڕیان کرد و توانیان حکوومەتی بەعەز دەرکەن و لە ناوی بەرن و ئاوا ئێستا نیشتیمانەمان جیاکراوەتەوانە بە جوانی و بەنیەوە بەرهەمی شانەیە زۆر بەسەر خۆی و بە ئازادی دەستە خۆش بێت زۆر کاکە حەمید جگە لەم پلانانەت چ بەرهەمێکی تازەت بەدەستەوەیە چ پلانێکت هەیە و پلانی داهاتوت کاری داهاتوت لەسەر چییە؟ وەڵاهی ئەم ماوەیە ئیتر لێرە بڕوا ناکەم ینی شتێک بکەین کە ئەوە بێ بەڵام بۆ هەموو بارودۆخان لەگەڵ ئەو خەڵکەین ئەو خەڵکە خۆشەویست و ئازیزە کابیشە بە بیۆرانە لەسەر جادەکان و چوزانم ینی بە شەو بە ڕۆژ بەڕاستی ئێمە لە خزمەتیانین وەکو کاری هونەریش بەرهەم هەیە ئیتر ڕەنگە هەر خەریکی بەرهەمەکان بین هەتاوەکوم ئیشاڵڵا بە زووترین کات کۆتایی پێێت و کورد هەر سەرکەوتوو بێت و ئێمەش بەرهەمی جوان پێشکەین دەست خۆش بێت بمێنی سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردن لە کاتم گرتی زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس دەکەم دووبارە بەخێر بێت ڕێزت زۆر سپاس.